دوایەوەی ماڵپەڕی فەرمی کۆشکی سپی ئەمریکا 23 مانگی تەمووز راپرسیەکی بۆ پاڵپشتیکردن لەسەر بەخۆی کوردستان دەست پێ کرد و بە پێی ئەو راپرسیە ئەگەر 100,000 واژۆ کۆ بکرێتەوە ئەوە ئەمریکا سەربەخۆی کوردستان دەخاتە بەرباس و گفتوگۆ. لەوبارەیەوە هاوڵاتیان پێیان وایە نەک 100,000 بەڵکو زۆر لەوە زیاتریش واژۆ کۆ دەکرێتەوە. ئەوە لە کاتێکدایە کە بەشێکی زۆری هاوڵاتیان لەو بارەیەوە بەرچاوڕوونیان نییە. راپرسیەکەش بەکارێکی باش لێک دەدەنەوە. من خۆی دەنگم نەداوە لەبەر هۆکار هەبووە مەسەلەن یەکێک لەوانە مەسەلەن من ئیمێڵم نەبووە ئینتەرنێتم نەبووە خەتم نەبووە و هەروەها یعنی من لە ڕاستیە ئێستا بیستومە ئێستا من بنکەیەکی وام نەدیوە تا مەسەلەن ئەو جۆرە بانگەشەیە ڕاگەیەنێت. من زۆر پێم خۆشە شتێکی زۆر چاکە 100,000 ملیۆنیش کۆ بێتەوە ئینشاءالله سەرکەوتووە بین و داواش لە خەڵکەکەم لە میلەتی کورد بە ئام هەر چوار پارچەی کوردستان کە دەنگ بەو لیکە بن. وەکو خۆم دەنگم ماوە و هەر لەو لینکە شەوانێ دەنگم بە سەربەخۆیی کوردستان ناوە و داواکارم هەموو ڕۆشنبیران وەکو کەمپینێک جارێکی تر ڕێگا خۆشکەن بۆ خەڵک کە لە ڕێی ئەو لینکەوانێ نەک تەنیا 100,000 بەڵکو با بڕوا بۆ 500,000 بۆ ملیۆنێک دەنگ مەسەلە 100,000 بێ نەک 100,000 2 ملیۆنیش کۆ ئەبێتەوە لە کوردستانە. من خۆمێکێکم لەوانەی کە نەک بە قەڵەم بەسەریش ئیمزای ئەەکەم بە پەنجەش ئیمزای ئەەکەم بۆ ئەو مۆزوعە. بەڵام ئایا دوای ئەوە باسەکان ئەگاتە ئەوەی کەوا ئەو 100,000 ببێتە هۆی ئەوەی کەوا مەرحەلەیەک بێ بۆ جیابوونەوە و ئاعترافمان پێ بکرێ و پشتمان ئەو تەسیریان نەبێ ببێ بە تەبیرێک بۆ وڵاتە گەورەکان بێ بە تەبیرێ بۆ کورد. راپرسیەکەی کۆشکی سپی تا 22 ئاب بەردەوام دەبێت. لە ئێستادا واژۆکان نزیک بۆتەوە لە 50,000 واژۆ. ئەو کەسەی بەشداری دەکات دەبێت لەو لاپەڕە تایبەتەی کە کراوەتەوە بۆ راپرسیەکە پاشکرانەوەی لینکەکە لە ڕاستەوە ناوی یەکەم و لە خانەی خواردتر ناوی دووەم و دواتر ئیمێڵەکانیان بنووسن و لە خانەی خواردتریش زیبکۆدی شارەکانیان داغڵ بکەن. لە پاژەوە چوارگۆشەیەک هەیە و پێویستە نیشانەی ڕاست لە تەنیشتی دابنرێت. لە دوای ئەوە دەبێت بچیتە سەر شوێنی واژۆ ساین ناو کە ئەوەش کۆتایی کردارەکەیە. هەروەها بۆ دڵنیابوون لە پەسەندکردنی واژۆکە پاش 3 خولەک ئەو کەسە نامەیەک بۆ ئیمێڵەکەی دێت و دڵنیایی پێدەدرێت لە پەسەندکردنی واژۆکە. زیبکۆدی هەموو شارەکانیش جیاوازن. زیبکۆدی شاری هەولێر 44,000 و شاری سلێمانی و هەڵەبجە 46,000 و دهۆکیش 42,000 و شاری کەرکووکیش 36,000 و هەموو کوردێکیش لە ڕۆژاوە و ڕۆژەڵات و شارەکانی تری عێراقیش دەتوانن بەشداری بکەن و بۆ هەموو شارەکانیش زیبکۆدی تایبەت دیاری کراوە. سەربەخۆیی کوردستان بەلای هاوڵاتیانەوە پرسێکی نەتەوەییە. هەر بۆیە پێیان وایە نەک 100,000 واژوو بەڵکو پتر لە 1 ملیۆن واژوو لەسەر ئەو بابەتە کۆ دەکرێتەوە. بەڵام پرسیارەوەیە تۆ بڵێ کۆشکی سپی ئەمریکا لە دوای کۆکردنەوەی ئەو ژمارە واژۆی کە ڕایگەیاندووە گفتوگۆی جدی لەبارەی سەربەخۆیی کوردستانەوە بکات یاخود ئەو مەلەفەش ببێتە فایلێکی داخرا و لە کۆشکی سپیدا ون ببێت. دلێر کەمال کوردسات نیوز سلێمانی.